بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی ستۆدیۆی 104 ئەم شۆماندا قسە لەسەر بەهای ئیسلام و کاریگەری لەسەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەکەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا نوێنەرەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی پارێزگاکان توانیان وەکو کۆمەڵێک نوێنەری بەرچاو و دیار کاریگەری خۆیان بەجێ بهێڵن. نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی ڕابردوودا جیاواز لە خولەکانی تری پەرلەمان وەکو ئەکتیڤیستێکی سیاسی و پەرلەمانی کاریگەر لە ناو پەرلەماندا ڕۆڵ و کاریگەری بەرچاویان هەبوو. دیارە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو هێزێکی سیاسی ئیسلامی مەدەنی لە ماوەی زیاتر لە 10 ساڵی ڕابردوو تا بەتایبەتی لە دوای پرۆسەی ئازادی عێراق توانوێتی کاریگەری خۆی لەسەر شانووی سیاسی و گۆڕانکاریەکانی سەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان بەجێ بێڵێت. ئەم هێزە سیاسیە لە ڕابردوودا قسە لەسەر ئەوە دەکرا کە هێزێکە دەیەوێت کۆمەلگای کوردی بە دینی یاخود بە ئیسلامی بکە. بەڵام دوجار ئەم هێزە توانی بەهای ئیسلام بخاتەوە ناو سیاست و نرخ و بەها بۆ سیاستکردن لە هەرێمی کوردستان بگێڕێتەوە. ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی ستۆدیۆی 104 ئەم شەوی کەناڵی ئاسمانی پەیامە بە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک فازیل قەرەداغی نووسەر، مامۆستا کامەران بابانزادە، مامۆستای زانکۆ و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەخێر بێن بۆ ستۆدیۆی 104 لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاک فازیل لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بە تایبەتی ئەم 4 ساڵەی ئەخیر سیاسەتکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە تایبەتی لە ناو دۆخی سیاسی عێراق ئەو دۆخە تێکچڕژاوە و هەروەها دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە پەرلەمان و لە ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر هەڵسەنگاندنێکی بۆ بکەین تۆ وەکو نووسەرێکی ڕەخنەی چۆن لەو سیاسەتە دەڕوانیت؟ بەنای خۆم من حەزەکەم زیاتر وەکو خۆم قسە نەکەم، یعنی وەکو شەقام وەکو خەڵکە قسە بکەوکابی ئەیبیسین لە هەموو شوێنەکەی بیسین ئیتر چ ئەوەی کە بڵین لە تۆڕە کۆمەڵایەتەکان یان هەر لە دەرەوە کە ئەیبیسین کە بە شێوەیەکی گشتی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی یعنی جێگای تەقدیر و ڕێزن و خاوەن یعنی نەکەر تەقدیر هەڵوێستیان هەبووە لە مەسەلەکان و بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە باردۆخی کوردستانەوە هەیە و ئێمە کە ئەزانی ئەمە چەندێکەوە 27 ساڵە دوو دەسەڵات یعنی دوو حیزبەکە بە هەردووکیان دەسەڵاتێکی خۆسەپێنەریان دامەزرانەوە لەم کوردستانەوە کە هەموو کایەکانی کۆمەلگیان قۆڕ کردووە لە ڕووی ئابووری و سیاسی و هەروەها بڵێن چوونەتە ناو پرۆسەیەوە پێ ئەگەڵم پرۆسەی دەنگان و هەڵبژاردن و دیموکراسی و بەڵام لە ڕاستیە وەکو باوەڕ یعنی ئەو باوەڕیان پێی نییە لەبەر ئەوەی ئامادەن هەموو شتێک بکەن لە پێناوی ئەوەی ئەگەر یعنی ئەو دەسەڵاتیان تەنانەت ئەگەر کەمیش بێتەوە نەکار نشانمێنێ خوان خیانەت لەو شتان لەو دروشمانە بکەن کە بانگەشەی بووەکەن. اینجا ئەو خۆسەپاندنە ئێمە 27 ساڵی ئێمە لەناو ئەو خۆسەپاندنە ئەژین ئێستا کە ماوەیەکە کە بڵێم 4 ساڵ و پێشتریش یعنی کە کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی هەبووە بەڵام بە تایبەتی ئەوەی کە زۆر زەق بۆتەوە کە خەڵک بینیوێتی ئەم 4 ساڵەیە و مەشایەتی زۆربەی زۆری خەڵکە کە کۆمەڵی ئیسلامی یعنی بە هەڵوێست بووە لەم مەسەلەیە من زیاتر حەزەکەم تەرکیز کەمە سەر ئەوە زیاتر وەکو لەوەی کە ترکیز کەمە سەر عێراق لەبەر ئەوەی کەمە عێراق شتێکە ڕەنگە لەتوانای هەموو کورد نەبێ ئەوەی کە ناوخۆی کوردستانەوە و هەڵوێستانی کە کۆمەڵی ئیسلامی هەی بۆ بەرامبەر بە دەسەڵاتی خۆسەپێن جێی تەقدیرە بۆ هەموو بڵێم جێ تەقدیری جەماوەرە و هەتا تەنانەت وای کردووە کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یعنی بە شانازیەوە بڵێن کە ئێمە ئەندامین و نەکەونە حاڵەتێک و موقفێکەوە کە بە شەرمەزاریەوە یان بە شەرمەزاریان چند پاساو بێنەوە تەبریات بێنەوە و ئەوەی کە بڵێن عیبەیەکە ئەوەی بێ هەڵوێستیەکە بیکەن بە سەروەری بۆ ئەو خەڵکە و ئەو کاتە بکەونە تەناقوزێکی گەورە و دوور لەگەڵ خوان و لەگەڵ خەڵکن ئەوەی کە من تێبینیم کردووە لە یعنی لە بیستن لە خەڵکەکەی بیستین ئیتر خەڵکی بە لە هەموو جۆرە توێژەکانی تر ئەگەر ڕۆشنبیرەکان بیان خەڵکی ئاسایی بێتەنان یعنی خەڵکی زۆر ئاسایش کە زۆر یعنی ئاگای لە وەزع سیاسیەکە هەستی ئێستا کاتی هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە بڕێرەم هەڵبژاردنە لە 12 پێنجی مانگی داهاتوودا بکرێت. یعنی ئەم هەڵوێستانە کە تۆ هەڵوێستە زۆر باسەکەی توی خێتە بە تایبەتی هەستەکەم یعنی خێتە نێوان دوو کەوانەوە کە مانایەکی تریە بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان. یعنی کوردستان هەڵوێست لە کوردستان چ پەیوەندی بە نوێنەرایەتیکردنەوە هەیە لە سەنتەر لە بەغدا لە پایتەختی عێراقا کە ئەم هەڵبژانە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بەڵێ خۆی ئەمە تە بڵێ تۆ بڵێن
ممارسەیەکە لە کوردستان هەتا ئەچی لە بەغاش ممارسەیەکەکەی ئەم دووشتە یعنی کەم لەوانەیە لە هەندێک وردەکاری و تافاسی دژی یەکتری بن و لێرە بەنەوەیەک بیت و لەولا لەشی لە تەفاسی ورد زۆر کەمە بەڵام وەکو یعنی بە شێوەیەکی گشتی هەردووکیان هەڵقوڵاوی یان هێزێکن هەردووکیان هەڵقوڵاوی جۆرە تەفکیرێک و با بڵێن هەڵوێستێکن یا ئەوەی کە فعلا کە حیزبێک کە خاوەنی هەڵوێست بێ حەز بە مساومە نەکات بەتابەتی مساومەیەکە ئەنج لەسەر شتێکی یعنی زۆر گەورە ینی لەسەر مەبادئ بێ لێرە چۆنە لە بەغاش هەر ئاوە بێ یعنی ئەوە چاوەڕێی تو ئەکرێ ئەم هەڵوێستی لە هەرێمی کوردستانی ئەمە یعنی وێنەکە تەوزیف بکرێ بۆ عێراقیش بەڵێ لەبەر ئەوەی یەکەم ئێمە بینیومانە یعنی بڵێن ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی لە بەغا ئێمە بینیومانە کە چەند چالاک بوون و بەڕاستی کە من دەنگیم بە بۆ یەکێکیاوە لەوانە و کە خەڵکیشم هاناوە کە دەنگی بۆمە لەبەر لەسەر ناسینی کۆنتری خۆم بووە پێشتر ئەندام پەرلەمان نەبوو بەڵام من ناسیومە چۆن و کەسێکی چالاکە کە ئەو 4 ساڵە تاوە بووە ئێستا تاوە بووە یعنی بە شانازی ئەوڵم دەنگم بووە و بە خەڵکیشم وەتەوە شەرمەزار نیم لە بەردەم ئەو خەڵکانی کە پێم وتون دەنگی بۆ بن ئەمەمان بینیوە دووە هەمیش وەک گوتم ئەو هەڵقڵاوی خۆی خودی حیزبەکەیە يعني خۆی ئەو حیزبە جۆرە تەفکیرێکە بەڵام جۆر سیاسەتێکی هەیە کاوی لێرە لە کوردستان ئەیکا لە بەغاش بە هەمان شێوە ئەیکەوە ئێمەش یعنی خۆ ئەوە یەک حەزەکەم یەک نمونە لەسەر ئەوە بێنمەوە ئێمە تا چەندێ ڕاستەیان ئەوەیان خۆم بەغەڵەت تێنەگەشت بم نازانم ئەندام پەرلەمانێکی کۆمەڵ هێزێکی سیاسی کوردی هەوڵیا بوو کە شتێکی بۆ بکە و بە تۆمەتی تیرۆرەوە یعنی تێوەی گلێنێ بە شتێک یان لەسەر هەندێک وتار لەسەر هەندێک لەبەر هەڵوێستەکان بەڵام لەبەر هەڵوێست لەبەر خاوەن هەڵوێستێ بۆ بەڵام هەرو حیزبە خۆی هەمان یاری نەکارم هەمان گەمەی نەکردووە هەمان گەمەی نەکردووە کە هاتوۆتە سەر مەسەلەی بڵین مەسەلە نەتەوەیەکە مەسەلەی کوردستان هاتووە یعنی هەر لەگەڵ هەمان ئەو حیزبەی کە ویستێتی ئەندام پەرلەمانێکی خۆی وەکو تیرۆریزم نیشان بە هەر لەگەڵ یاهینێ کردو تەنسیقی کردو لە بەرخاتی بەرژەوەندی کوردستان ئەیتوانی هەمان گەمەی لەگەڵ ئەو هینە گۆیستاش کە ئەو حیزبانە ئەو حیزبەی کە بڵێن ئەو شتەی کردووە ئێستا لە مووقفێکی زەعیفایە دەرفەتە بۆ کۆمەڵی ئیسلامی کە بڵێن زەربەی لێبە بەڵام ئەکیدم کە ئەوە ناکات لەبەر ئەوەی ئەو حسابی شتێکی گەورەترێک حزبی ئاوا بکە لە وا بکە چاوەڕێکین کە بەڵێ بێگومان هەوەستێکی باش مامۆستا کامەران ئەوەی کە کاک فازیل هێمای بۆ کرد ئەندازەیەک زیاتر باسی لە بەهای ئەخلاقی بوو جەوهەری قسەکانی بەهای ئەخلاقی ئەم هێزە سیاسیە کە چۆن توانیوێتی سیاست بکات وە دروستانە هەڵوێستەکانی بنوێنێ تا چەند کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی سیاسی ئیسلامی توانی ئیسلام یاخود دین بکاتە بەهایەکی ئەخلاقی لە ناو سیاستکردنا بۆ ئەوەی بەرەی خەڵکێک یاخود بەرەی ستەم دیدەکان بەجێ نەهێڵێت لە کوردستان و بتوانێت بچێتە ریزی ئەوانەوە بەرامبەر بە دەسەڵاتێکی سیاسی و تا ڕادێکی زۆر جار گوتارەکەی لە ئاستی کوردستانە بەرامبەر بە بەغدا بە 3 پەرلەمانتارەوە لە بەغدا گوتارێکی ڕوون و ڕاشکا و ئاشکرا بوو هەڵوێستێکی هەبووە لە ریزەکانی گەلی کوردایی چۆن ئەکرێ ئێمە قسە لەسەر ئەم بەهایە بکەین وەکو بەهایەک کە لە ناو سیاسەتە ئەم هێزە لە ناو خۆیان چاندوێتی بەلای خۆی گەورە بیربان زارە من دەستخۆشی لە کاک فازیل دەکەم کە بە حەقەت و هەندێک نووسینی جوانیشی لە تۆڕە کۆمەڵایەتەکان وڵاو کردووە لەسەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی و ئەو دیدەش کە جوانە هەیەتی من کاک فازیل لەناسم کە پیاوێکی ڕاستگۆیە و شتێک قەنەعەتی پێی نەبێ و نەگاتە ئەنجام باسی ناکا بە تاکید کاک فازیل گەیوەتە با بڵێن ڕاستیەک و بە قەنەعەتەوە قسەکانی خۆی دەکاوە لە ڕابردوودا زۆر جار ڕەخنەی لە کۆمەڵی ئیسلامی گرتووە لەو شوێنانەی کە قابل بە ڕەخنە بووە کە ئێستا قابل بە مەدح مەدحی دەکا دەسەوەڕ دەکەم ئەمە هەنگاوێکی گرنگە بە حەقەت بۆ کۆمەڵی ئیسلامی کە نووسەرێکی دیار خاوەن قەڵەمێکی بەرچاوەکو کاک فازیلەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەدا دەکات مۆزوعی با بڵێنەوەی پێ دەوترێت ئیسلام و هەروەها قسەکردن لەسەر بەهای ئەخلاقی لە کارەکە دەکەن ئێمە لە تاریخی ئیسلامیدا بابەتێکمانەیە کە پێی دەوترێت نوسوسی غێر ناتق یعنی با بڵێن ئەوەی کە پێی دەوترێت قورئان و سونە و شریعەت و لە بەرامبەردا دەبینین ئێمە دنیایەک بەهامان هەیە هەم بەهایەکیان تایبەتە بە ممارەسەی مرۆڤەکان مرۆڤە مسلمانەکان لە تاریخدا بۆ کاردانەوەی ئەو بیر و بۆچوون و عەقیدە کە ئیسلامە هەیەانە لە ناحەی کردەوە لە ناحەی عەمەلدا لەو ڕوانگەیەوە ویستگەی زۆر جوانمان هەیە کاراکتەری زۆر جوانمان هەیە لێرە و لەوێژ لەوانەیە کۆمەڵی خاڵ هەبێ جێگای سەرنج بێ لە تاریخی ئیسلامی ئێمە وەرەوە کەلتورێکیمان هەیە برێتێ لەو کەلتورە نەزەریەی کە بە درێژایی تاریخی ئیسلامی لە زانایەکانەوە لە ڕۆشنفکرەکانەوە شتی جوان و پێشنیار و تەڕح و پڕۆژەی جوانیان بۆ کۆمەڵگایەکەی خۆیان با برین هێناوەتە گۆڕێ
ئەمەی کە ئەمڕۆ کە ئێمە لە کۆمەڵی ئیسلامی لە ئەحزابی ئیسلامی و لە ڕەوتی ئیسلامیدا ڕەنجی پێدادەوە ئەوەیە کە ئێمە دینێکمانەیە کە ئیسلامە ئەم ئیسلامە با بڵێن سەرچاوی بەهای ئەخلاقیە سەرچاوی دروستکردنی مرۆڤی پاکە و سەرچاوی مرۆڤی ئازایە سەرچاوی مرۆڤی ئەمینە سەرچاوی مرۆڤی قەویە و سەرچاوی مرۆڤێکە کە بتوانێت با بڵێن ببێتە کارکتەرێکی باش بۆ چاکردن و بەرەو پێشچوونی کۆمەلگا بۆ دابینکردنی سیستەمێکی باشی فەرمانڕەوایەتی دابینکردنی ئەمن استیقرار دابینکردنی بژێوی و ژیانی خەڵک با بڵێن کۆمەڵی ئیسلامی وەکو پارتێکی ئیسلامی وەکو گروپێکی ئیسلامی لەناو کۆی بزابی ئیسلامیدا ئەگەر تێبینیمان کردبێ ئەمڕۆکە هەموو کردەوە جوانەکانی کارە باشەکانی کارکتەرە کاریگەرەکانی تەرح و پێشنیارە نەزەریەت جوانەکانی پرۆژە باشەکانی بەتاکید لەلایەک ئیسلام لەکن خەڵک شیرن دەکا وەکو عەقیدە وەکو ئایدۆلۆژیا وەکو دین و لە هەمان کاتێکدا خزمەتی کۆمەلگا دەکا ئەمە قەزیەیەکە ئیسلام خۆی بەرهەمێنەری ئەخلاقی جوانە بەڵام زۆر جار مرۆڤەکان کە ناتوانن سوود لەوی لەهامە لەو بەرنامەجە وەردەگرن دەبینین هەندێک لە مرۆڤەکان هەر بەناوی ئیسلام و نمونەی ناشرین نیشانەدەن ئێمە هەتاوەکو کارکتەری باش و جوانمان هەبێ ڕنگدانەوەی بە ئەخلاقیەت جوانەکانی ئیسلام بێ بەتاکید زارێک کە ئێمە دێنینەوە ئیسلام و دین دەژێنینەوە لە ڕێگەی کارکتەری جوانەوە لە ڕێگەی کارکتەری باشەوە کۆمەڵی ئیسلامیش بە شایەدی دۆستان و بە شایەدی نەیارانی ئەم هێزە سیاسیە کە لە ساڵانی ڕابردوودا وەکو هێزێک ئەگەر حسابی بکەین لە بەشێک لە ویزگەکان بەشداری حکومەتی کردووە بەڵام زۆرینەی ویزگەکانی یان زۆرینەی خیتابی یان با بڵێن زۆرترین پرۆژەکانی وەکو حیزبێکی معارەزە دەرکەوتووە ئەگەر بێت و ئێمە پارتە سیاسیەکان لە کوردستان ڕەوتەکان دابەش بکەین بەوەی کە بەرەیەک بەرەی معارەزەیە ڕاستەوخۆ جەریئانە لە بەرەی گەلە و لە بەرەیدا کۆچیە لە مافی خەڵک و لە بەرەی ڕەخنەگری جددیە لە سیستەمی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بەرەیەکیش لە دەسەڵاتدایە و بەشدارە لەم گەندەڵی و نەهامەتانی کە بەسەر میلەتی ئێمەدا هاتووە لە ماوەی ئەو 27 ساڵە لە بەرامبەردا بەشێک لە هێزەکان و گروپەکان لەو نێوانەیدا یاری دەکەن واتە خۆیان یەکلانە کردوتەوە کە لەوەی لە بەرەی دەسەڵاتن یا لە پەرەی معارەزە و ئۆپۆزیسیۆنن و کارکتەری فعالن بەرامبەر بە دەسەڵات بەتاکید کۆمەڵی ئیسلامی لەم جۆری یەکەمینیانە واتە هێزێکی معارەزەیە و لە ڕێگەی ڕەخنەکانیەوە و لە ڕێگەی پرۆژەکانیەوە لە ڕێگەی فشارەکانیەوە لە ڕێگەی خەباتە مەدەنیەکانیەوە هەوڵێکی زۆری داوە بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و دەتوانین بڵێن هێزێکە بە ئەندازەی هێندەی هێزێک کە بەلای ڕادیکاڵدایەوەتە بە ڕێگایدا کۆچیکار لە گۆڕانکاری ڕیشەیی گۆڕانکاری جدی لە هەرێمی کوردستان هێندا لە نێوان پینۆپەڕۆکردن و وەسەڵتیەت نەژیاوە لەو ڕێگەیەوە کە لەلایەکەوە منجەمنج بکە لە گۆڕانکاری و لایەکیشەوە با بڵێن لە بەرەی معارەزە و نزیک بێت کامەران لە ڕابردوودا زۆر جار تەونی ئەوە بۆ ئەم هێزە سیاسی ئاچنرا کە ئەیانوێت ئەمە هێزێکی سیاسیە و ئیسلامی و ئێوێ ئیش لەسەر بە ئیسلامکردنی کۆمەلگا و سەپاندنی دین و خیتابی دینی بەحت دەکات ئایا ژیانکردنی سیاسی ئەم هێزە کە وەکو تۆش باست کرد بەهای دینی شاندبوو لە ناو ئەخلاقی سیاسیە ئەم ژیانکردنە بۆ خۆی وەڵامگوی بەشێک لەو تۆمەتانە نەبوو لە ڕابردووە ڕوبەڕووی هێزە سیاسیە کرایەوە زارە من هەپێم وایە پرۆسی بە ئیسلامکردن لەم قۆناغەدا زارەبوو مستەلاحاتێکی ناواقعیە لەبەرەوەی من پێم وانیە لەم زروفەیدا کە زروفی ئازادی و تعبیرێکی ئازادانەیە لە بیر و ڕاو هەروەها لە وەرگرتنی بیر و بۆچوونە بە شێوەیەکی ئازادانە و قۆناغی سەپاندن نەماوە تاوەکوێن پێمان وایە کۆمەڵی ئیسلامی لە هەوڵی بە ئیسلامکردنی کۆمەلگەرەدا لە ڕێگایەکی نامەشروع لە ڕێگایەکی خۆ سەپاندن بەڵام پرۆسەی جارێک کە ئاشناکردنەوەی کۆمەلگا بە ئیسلام و پرۆژەی ئینتیما بۆ ئیسلام لە ڕوانگەی نمونە و کاری جوانەوە لە ڕوانگەی کارکتەری باشەوە لە ڕێگەی پرۆژەی باشەوە لە ڕێگەی هێزێکەوە کە بتوانێت لەبەرەی خەڵکدا بێ و سەرنجڕاکێش بێ بۆ کاروکردەوە جوانەکانی بۆ پرۆژەی ڕیفۆرم و چاکسازیەکانی ئەمە حالەتێکی نۆرماڵەوە لە هەموو دنیادا ئەم جۆرە نمونە هەیە ینی پارتێکی سیاسی لە ڕێگەی کارکتەرەکانی لە ڕێگەی پرۆژەکانیەوە نمونەیەکی جوانی شانەدا و کۆمەلگا و تاکەکانیش ئینتیما دەکەن بۆ ئەم هێزە سیاسیە و ئینتیما دەکەن بۆ بیر و باوەڕی ئەم هێزە سیاسیە بەتاکید کە ئینتیما دەکەن بۆ ئەم هێزە سیاسیە و پشتیوانی لێ دەکەن کە کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی سیاسی و ئینتیما دەکەن بۆ بیر و باوەڕی ئەم هێزە سیاسیە کە بریتە لە ئیسلام واتە مەستمان جارێککە بە ئیسلامکردنەوەی کۆمەلگانی مەستمانەوەی جارێککە ئیسلام وەکو ئاین وەکو بەرنامەی ژیان لە لای کۆمەلگادا شیرن دەبێتەوە بۆی کە کارکتەرێکی کاریگەر و کاریگەرێکە ممارەسەیەکی کاری سیاسی تەندروست و جدی دەکات جارێککە کۆمەلگا ئینتیمای باشتر بۆ ئەو دینە دەکاتەوە کە دەبینێ کارکتەر و نمونونەکانی نمونەی جوانن وەتە لە ڕێگەی نمونە جوانەکانیەوە جارێککە ئینتیما بۆ ئیسلام دەبوژێنێتەوە. بەڵێ کاک فازل ئەگەر ئەو پرسیارە مامۆستا کامەران بە شێوازێکی لە بەڕێزی بکەم گەر بڕیار بێت دین
بەهاوشکۆ بۆ ناو سیاست بگێڕێتەوە تا چەند کۆمەڵی ئیسلامی لە ناو فەلسفەی سیاسی و کۆمەڵایەتی ئیشکردنی خۆیدا توانی ئەم بەهایە بخاتە ناو سیاستکردنەوەەوە توانی ئەم بەهایە بهێنێتە ناو دابەزێنێ بۆ ئاستی خوارەوەی کۆمەڵگا. بەڵێ هەندێک کەس بە هەڵەت تێگەن کە باسی ئیسلام و یان دین و سیاستەکەن ینی باوات ئەوەی کە بڵێن علمانیە وازانێ دین یعنی دین و سیاست سەپاندنی دینە لە بواری سیاسی بەسەر کۆمەڵگەیەوە هەندێکی شواتەیەگەن کە تووەڵە باسی دین و سیاستواتێتە تو ئەبێ یەکسەر بێت حکومەکانی شریعەت تەطبیقی پێش ئەوەی کە هەموو باسی هەموو لەو شتانە پێشەوەی باسی یاسا بکەین یعنی ئیسلام و یاسا بکەین باسی ئەخلاق و سیاست بکەین کە ئەمە چۆن ئەو ئەخلاق بگەڕێنینەوە بۆ سیاست طبعا لە ڕوانگەیەکی دینیەوە کە هەڵبەت یعنی لە ڕوانگەی تریش و ئەخلاق هەیە بەڵام ئێمە باسی زیاتر باسی لە ئەخلاق لە ڕووی لە ڕوانگەی دینیەوە چونکە معلومە کە ئەڵێن سیاست یعنی دووربوونە لە ئەخلاق دووربوونە لە ڕازگۆی یعنی فێڵە درۆکردنە ئەمە بێ چۆن ئەو شتە ڕاستکەینەوە کە بە شێوەیەک بڵێن ئەمە ئەخلاقێکی ئیسلامی بێنینە ناو سیاستەوە کە بریتە بێ لە ڕازگۆیی بریتە لە یعنی کە ڕازگۆی بریتە لە ئەوەی کە پاراستنی بەڵێنەکان ئێمە یەک شتێکی ئاەتێکمان هەیە کە یعنی پێویستە هەموو کەسێکی سیاسی بیزانێ ئاەتێکە کە باسی ئەوەکە یعنی خوا کە ئاگادارمانەکاتەوە ئەڵێ کە بەڵێنێکتانە جێبەجێیکەن ئەگەر نیکەن چی ئەلە فتەذوقوا سوء بما صددتم عن سبيل الله بۆچی ئەڵێ بما صددتم عن سبيل الله بۆچی یعنی ئەمە ڕێگرە بین لە ڕێگای خوا ئەگەر ئێمە بەڵێن جێبەجێ نەکەین بۆ چونکە خەڵک تۆ ئەبینێ تۆی موسڵمان ئەبینە و بە تایبەتی ئەگەر سیاسیش بێ تۆ ئەبینە کە تۆ درۆ لەگەڵ کرد بەڵێنێکت پێدا دوایی جێبەجێ نەکرد ئەڵێ کەواتە ئەمە دینەکە وایە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ خەڵک لە دینەکە دوورەخەیتەوە بۆی ئەبێ کەس ئاگای لە ئەخلاق نەبێت لە سیاست حزبی ئیسلامی ئەبێ ئاگای لە ئەخلاق بێت لە سیاست یەکێکی لەوانە لە درۆ نەکردنە دوای اینجا هەڵپە نەکردنە یعنی کۆمەڵی ئیسلامی چۆن ڕاستە بەڵێ وەڵا ئەوەی تا ئیسا ئەمە بینیومانەوە کە ڕازگۆ بووە لە مووقفەکان ڕازگۆ بووە لە قسەکانی یعنی تە بڵێن لە ئەمیرەکەەوە هەتا خوارەوە ئەمە شایەتیەکە یعنی کە وەختی خۆی ئەمە کاتی خۆی هەندێک زروفێک هاتە زاتەوە ئەمە ئاگاتان لیان زروفێک هاتە ناو بزوتنەوە یەک بوونە ئەو شتانە و پرسیارکە دەربارەی تحالفات و ئەوشتانە طبعا لەو مناسبەی ئەوە نییە بەڵام مناسبەکە لەوەیە یعنی مامۆستا ناصح بەرەحمەتی ما ناصر مەلا صالح وتی ئێمە پرسیارمان کردووە لە مامۆستا عەلی پاپیر هەر کەسێک دۆست و دوژمن وتی پیان وتیان کەسێکی ڕازگۆیە وەمە بەنسبەت ئێمە بەسە و دوای کاتێکیش کە پێشەوەی ماوەسا بگیرێ بوو یان دوای ئەو کە ئەمریکایان گرتیان ئەمەش ئێمە لە ئەمریکیەکان یانمان ئەوەمان بیستەوە وتیان پیانوتیەوە من ئەزانی کابرایەکی ڕازگۆ یعنی کە ئەو هەچێکی وتۆ بڵێ ڕازگۆیی مامۆستا عەلی باپیر ڕەنگدانەوەی لە ئەدەبیاتی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان با بێگومان تەسیرێکی زۆر گەورە هەیە بەڵام ئەسڵی دروستبوونی کۆمەڵیش کە لەسەر ئەساسێکە بۆ ئیسلاحیەکە بۆ ئیسلاحی وەزعێکی بڵێن سیاسی و حیزبی و دینیشە وای پێویست کە ئەو ڕازگۆیی هەبێ یعنی با بڵێن بە ئەمیرەکە و بە ئەندامەکانیش وەمە بێگومان خۆ معسووم نییە کۆمەڵی ئیسلامی خەڵکی خراپیشی تیا هەیە و خەڵکی درۆزنیشی تیا هەیەوانە معلوم بەڵێن هەموو شتێک هەموو لە بەشرێت هەمووی وای هەمووی سەحابی شە بۆ مەسەلەن يعني بنص قرآن يعني فمنكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة ومعلومة أو بلامين باسي قشتيك حالة قشتيك رازقويك أبينريه لنا كومالي إسلامي أجر خوم يعني وكون نسرك شاب مكمان صار كاميرا شاب باسي كرت رخنا بلا كومال قرتو أجر دروياش تيك نرنا رازقويكم لا كومال بيستعي من خوم يكم كسبوا رخنا بلي قرت من رخنا قرتو له حلوة استكاني ما نغابردوش زور جال هەڵبژارنەکاندا تۆ ڕاستە و خۆ ڕەخنن لە مامۆستا عەلی باپیر کاتە لیستی 730 بوو پێم وابێ بەڵێ 730 من ئەندامی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش بوو دەنگیش بوو نایە و هەنی خەڵکیش هەڵبێست بۆ لەبەر ئەوەی کۆمەڵ ئەو کاتە لەگەڵ پارتی و یەکی دەیڕۆژ و مش یعنی ئەو بلامەوە قبول ئەم جارە جیاوازی ئەم جارە تۆ ویسمەوە بڵێم یان چەند ها ڕەخنەم گرتووە لە کۆمەڵ و لە ئەمیرەکەی و بە بەرحمەت بێ پێشەواکەشی لە بابەتێکیشە لەبێ بەس هیچی لەسەر مەسەلەی ڕازگۆیی نەبوو نەموت و ئێوە لەوە تا درۆتان کردیان ڕازگۆن و بڵێم هەڵوێستە ئەمە غەڵەت و لەم شتەوە هەڵوێستی ئەم جارەی کۆمەڵی ئیسلامی جیاواز جارانی ڕابوو ئەم هەڵوێستانە نە من ئەوەی لە کۆنیشەوە باسیەکەم کۆمەڵ کە هەرچێ من چۆن بەتابێت لێ وەزع بیداەتی دروستبوونەکە لەناو وەزعەکەم و بەتابێت کە ئەمریکا شات و تۆژە وەزعێکی زۆر خراپمان بەسەر هات ئەو کاتەمە خۆم لە وەزعیا بووم هەمووی یعنی بە ڕازگۆی هەمووی هین بوو هەمووی بە ڕازگۆی برایە سەر ئەمی چوام 4 ساڵی ئەم فترەیە يعني بتابتي أم كان صالي أخير كيت لكاتي أو
کێشەی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەوانە ئەو هەڵوێستا شتێکی تر و هەر پەیوەندی هەیە بە ڕازگۆی یعنی ئەوە بڵێن نیە مەتحنیەوە من عفو ئەوە شەڵم یعنی ئێستاش ئەڵم من وتووە من تەمەدەنگ ئەم بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵام بەمەرج کە چۆن بووە تا ئیسا ئاوا بێ ئەو خستمێنی ئەگەر ئەوینەکەی گواری ئەو دەنگیش بوو دیسانەوە دەنگی بۆ نایەمەوە ڕاستایتر بەڵام تا ئێستا بەو شێوە بردێتی وا هێوادانم وا بەردەوامیش بێ چونکە سیاسەتی ئێمە پەلەمان نەبێ بۆ کورسی بە ئەم پەرلەمانە نییە یەک کورسی زیانەکە با کەمیش بێتەوە بەڵام مهم ئینسان خۆی بسەرەیە ئاهلی قەڵەم و نخبەیەک ئەم قسەکەی پێ دوایە ئەوەی لە کوردستانە خەڵکیی خاوەنی وجدان بێ هەمان ئەم بیرکردنەوەی بەڕێستانی هەیە لە چوارچەوەی هەڵوێستەکانیەوە پشگیری لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بکات وڵا پێش ئەوەی ئەم هەڵبژارد نەبێت بەڵێ من هەر حادسەیە بووم لە شوێنە لە چایخانەی دانیش مجموعەتە ئاعتیادی من حەزم لە چکولە بن حەزم لە پۆست و ئەو شتانێ بۆی حڕ بووم و بە کەیفی خۆم چمە هەر شوێنێک يعني دانیشتبووم لە شوێنێک و باسی دوو کەس باسییان کرد و کەسی گەنج باسییان کرد باسی حیزبێکیان کرد وتیان موقفەکەی ئاوای مش بەو ڕیشەوە سرم دانەوەن لەبەر ئەوەی ترسام بۆم بزانن دوای گوێم لێ وتی بەڵام کۆمەڵ بەڕاستی مووقفی هەبوو ئەو شتانەوە ئیسلام شتەبوون کەسێکی ئیسلامی نەبوون یعنی ئەو شتانە بیستینەوە لە خەڵک بەڵام گرنگ ئەوە وەک وتم کۆمەڵ ئیسلامی بگرێ بە هەڵوێستەکان خەمی کورسی نەبێ بەڵام خەمی ئەوەیە کە ڕازگۆ بێ لەگەڵ ئەو خەڵکەکە بباتەوە خەڵکی شەبێتە پشتیوانی ئەم هێزە سیاسی ماوەسە کامەران کاکفازیل زۆر جەخت لەسەر هەڵوێست و بەردەوامیەکاتەوە کۆمەڵی ئیسلامی تا چەند توانیوێتی لە نێوان هەڵوێستەکان و چنینەوەی دەستکەوتەکانی هەڵوێستەکانە هاوسەنگی ڕابگرێت واتە هەڵوێستی بووە دواتر بتوانێت تەوزیفی ئەو هەڵوێستانە بکات و دەستکەوتەکانی بچنێتەوە بۆ ئەوی بتوانێت زیاتر خزمەتی خەڵکی کوردستان و نوێنەرەکانی نوێنەرایەتی ڕاستەقینەی کوردستانەکان بکەن. وزارە پێش هەموو شتێکە گەداری ئەوە بینیانی هەڵوێ زۆرتر بە ژماری کورسینە هەندێک هێز هەیە ژماری کورسیەکانی زۆرتر لە کۆمەڵی ئیسلامی بەڵام هەڵوێستەکانی بە ئەندازەی کۆمەڵی ئیسلامی جێگای تەقدیر و هەروەها مەرداننی وەکو دەڵێن. مۆزوع چنینەوەی با بڵێن بەرهەمی هەڵوێست ئێمە دەبێ ئاگداری ئەوە بینیان ئێمە لە کوردستان وەتەنان لە عێراقیش یانی لە سیستەمێکی حکومڕانی ئەوەی پێ دەوترێت دموکراسی تەندروست ناژین یعنی تەندروست بەو مانایی کە پەرلەمان و سەنجی پەرلەمان و پیوانەی قورسایی جەماوەر و دەنگدەر لێرەوە ڕێک ئەو هێزت پێ ببەخشێ کە تۆ لە حکومڕانی داهەتا و لە هەمان کات ئەو دەرفەتت بۆ بڕەخسێنێ کە تۆ بتوانانی گۆڕانکاری بکەی یعنی دەبینی هێسەیە لە کوردستاندا کورسیەکانی بە ئەندازەی قورسایی با بڵێن هێزەکەنیە لە کوردستاندا بەڵام دەبینین لە ڕێگای با بڵێن احتیکارکردنی ئابووری لە ڕێگای هێزەوە لە ڕێگای ناتەندروستەوە دەبینین تا کوێساش باڵەدەستە لە هەرێمی کوردستاندا بە دیوێکترێن بەستم ئەوەیە هێشتا لە هەرێمی کوردستاندا ژمارەی کورسی نەبووەتە دەرفەت بۆ چاکسازی و گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا بۆیە کۆمەڵی ئیسلامی و غێری کۆمەڵی ئیسلامی کاتێک کە دەنگ لێرن دەڕۆنە پەرلەمان لە بەرەوەی پەرلەمان لە هەرێمی کوردستاندا نەبووەتە ئەم مەرجەعیە پەرلەمان لە بەغدایە تاکو ئێستا توانم بڵێم ئەندازەیەک باشترە بەڵام هێشتا نەبووەتە ئەو مەرجەعیە کە لەو ڕێگەیەوە بەقەدەر سەنجی خۆت دەرفەتت بۆ بەڕەخسێ گۆڕانکاری بکەیت من پێم وایە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیشدا قورسایی پەرلەمان هەتاکو ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆرێک لە گڕووگاڵدا دەژێن یعنی بریتیە لە سنینەوەی مووقیف بەڵام لە ڕوانگە نەزەریەکەیەوە نەک لە ڕوانگە دەرفەتە فیعلیەکەیەوە تاوەکو تۆ دەرکەوێت کە شوێن پەنجەت بەو شێوەیە لە قۆناغەکانی ڕابردوو لە پەرلەمانی عێراق دەبینین لەگەڵ ئەوەدا کە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵێکی کاریگەری لە پەرلەماندا هەبوو بەڵام دەبینین لە حکوومەتی عێراق هیچ شوێن پەنجەیەکی دیار نییە لە سیستەمی حکومڕانی عێراقدا بۆ لەبەر بە درێژایی ئەو ماوەیە ئەگەر تێبینیمان کردبێ هیچ پۆستێکی وەزاری کاریگەریان نەخستە بەردەمی کۆمەڵی ئیسلامی تاوەکو نمونەیەکی جوان نیشاندا لە هەرێمی کوردستاندا دەبینین لەم دەرفەتە لەگەڵ ئەوەدا کە دنیایەک سەرنج و ناڕێکی هەیە لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بەڵام دەبینین لە ئەوەندە پۆستە ئیداری کە کۆمەڵی ئیسلامی بەشداری کردن نمونەیەکی جوان و ڕێکوپێکی نیشاندا لەگەڵ ئەوەدا وەکو پێم گوتی خۆدانی کەم هەڵوێستی نوێنەرەکانی کە سێ نوێنەریش بووە لە بەوەکو بەڕێستان فەرمووتان لە چاو نوێنەری هێزە سیاسیەکانی ترا کەمتر بووە لە زۆر بەیان لەوانەیە کەمترینیان بوو بێ خۆتوانیوێتی کۆمەڵێک هەڵوێز و پرۆژەکانی کوردستان بەرێتە بەغدا و بتوانێت نموزەجێکی جوان لە داکۆکیکرد لە مافی تاکی کورد و خەڵکی کورد لە بەغدا پێشکەش بکات خۆی ئەندام پەرلەمانتی لە بەغدایە ئەگەر لە ناو سیستمی بەڕێوەبردنەوە ئەگەر هەر بینەوە سەر با بڵێن مقدمی پرسیارەکەی جەنابەت مەسەڵەن قورسایی لە بەغدا
و چنینەوەی بەرهەمی ئەم قورساییە کە لە بەغدایە هەتا ئەم قورسایی کە لە بەغدایە با بڵێن کۆمەڵی ئیسلامی و هەر هێزێکی سیاسی دابینی دەکا دوو بەرئەنجامی هەیە بەرئەنجامێکەوەی کە تۆ لەسەر ئاستی هەمووی عێراقە وەکو پەرلەمانی عێراقا چ دەرفەتێکت بۆ دەڕەخسێ لە بەروی بەشێک لەم هێزانە لە ئاستی عێراقیشدا لە ڕوانگەی دامەزراوە تەنفیسیەکانیش دەرفەتیان پێدراوە بۆەوەی کە ممارەسەی کاری بەڕێوەبردن بکەن لە وڵاتەدا و بەشێکشی تەوازوود لە پەرلەمانی بەغدایە خزمەت بە واقعی هەرێمی کوردستان دەکا گەر تێبینیمان کردوێت لە ساڵانی ڕابردوودا بەهۆی ئەم پەیوەندیە ناڕێکە نەگونجاوی کە لە بینی هەرێم و بەغدادا هەیە ئەم پەیوەندیە ناموئەسساتی کە لە بینی هەرێم و بەغدایەدا هەیە بەتاکید هەڵوێستی ئەندام پەرلەمانەکانی کورد و بە تایبەتیش هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی زۆر جیاواز و هەروەها هەڵوێستێکی زۆر نوخبەوی بۆ داکۆچیکردن لە با بڵێن ئەوەی کە پێی دەوترێت پشتی هەرێمی کوردستان و واقعی سیاسی هەرێمی کوردستان و ئەوەی کە هەرێمی کوردستان مافێکی هەیە لە بەغدایە بەڵام بەداخەوە یعنی ئەمەی کۆمەڵی ئیسلامی و هێزە سیاسی کاریگەرەکانیش هاوڕێیەکانی کە لەو ڕوانگەیەوە ڕۆشتون گرفتەکە ئێمە لێرەدا لەوەدایە هەرێمی کوردستان نەسوە ژێرباری ئەو ئەرکومافانەی کە لەگەڵ بەغدایە دەکەوێتە سەرشانی بۆیە بەبارێکی زۆر گرشتدا ڕۆشت بە ناوی سربەخۆیی بەبارێکی گرشتدا ڕۆژ بە ناوی ئابووری سربەخۆیی فرۆشتنی تاگلایانەی نەوت کە 2000 ئاکامێکی زۆر خراپی لێکەوتەوە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەرکی کەوتە سەرشانیان بەوەی کە داکۆچی بکەن لە پشتی هەرێمی کوردستان بەڵام لێرە هەرێمی کوردستان مساعد نەبوو بۆ ئەو تەنسیق و ئالیەتە تەفاهومی کە لەگەڵ لە بینی هەرێم و بەغدایەدا دروست دەبێت ئەمەیە گرفتەکە درەم پێم وایە کەم تەرخەمی لە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامیدا نەبووە بۆ ئەم داکۆچیە و ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی زۆر واقعیانە با بڵێن مامەڵەیان لەگەڵ ئەو دۆسیەدا کردووە هاوسەنگی سیاسەتکردنی یا ئەو هاوسەنگی کە پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی لە بەغدا و لە نێوان بەغدا و هەرێمدا سیاسەتێکی هاوسەنگانە بوو ئەگەر هەڵی سنجێنین یعنی ئەمان نەیانتوانی سەرباری ئەو نەهامەتیانی و سەرباری ئەوەی ئەو هەموو ڕەخنەبارانەی کە دەسەڵاتی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستان کرا نەچوە ژێرباری پرس و پێدراوە یاسایەکان لە حکوومەتی عێراق بەڵام پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەمان کاتشان نەچوو بەرەیەک هەڵبژێریەکە دژایەتی هەرێمی کوردستان کە ئەمەش بۆ خۆی خاڵێکی بەهێزە لە خۆی ئەگەر تێبینیمان کرد بێ داکۆچی مەوزوعێکە و بەدینهێنانی ئەم خاڵی کە دەودا کۆچی لە دەکەی مەوزوعێکترم پێم وایە پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی داکۆچیان کردووە لە مافەکانی هەرێمی کوردستان و داکۆچیان کردووە لە سربەخۆیی هەرێمی کوردستان ودا لە بەغدایەوە داکۆچی جدی بوون لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان 2000 ئەمە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بەم سەقەتیەی و هەروەها حالەتە شپرزەی و مەسهەبیەکەیە لە بەغدا کە حالەتێکی دروست کردووە لەوانەیە بەشێک لەم پرۆژانی کۆمەڵی ئیسلامی تەقدیمی کردووە بەشێک لەم بابرین خواستانی کۆمەڵی ئیسلامی و ئەندام پەرلەمانەکانی داکۆچیان لێ کردووە لە ناحیەی عەمەلیدا هەرێمی کوردستان بەرهەمەکەی نەچنیوەتەوە مەستم بەرهەمەکەی نەچینیوەتەوە لەو ڕوانگەیەوە ئەگەر گرفتی لەگەر موچە هەبوو بێ واتە ئەم موچەی کە لە بەگەر بەغدایەوە هاتووە پێویستی بە تەفاهومی هەرێمی کوردستانیش بۆ تاوەکو ئەو موچە لە بەغدایەوە بدرێ واتە ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی ئیسلامی داکۆچیان کردووە لەو پشکەی کە لە بەغدایەوە دێ بەڵام 2000 ئەمە بەغدا بە تەنیا نەبووە کە بۆتە ئاریشە بۆ ناردنی ئەم پارەیە لە بەغدایەوە دێ تەفاهومی هەرێمی کوردستانیش بۆ لەگەڵ بەغدایە کە نەی کردووە و بۆتە کۆسب کە ئەم حالەتەدا ڕووی نەداوە کەواتە ئێمە کەم تەرخەمینە لە داکۆچی وەکەم تەرخەمی نەبووە لە جددیەتی وەکەم تەرخەمی نەبووە لە مزازەفە بە ژیانی خۆیانەوە بە بەدیهێنانی و ئامانجانی هەرێمی کوردستان بەڵام ئەمەی کە 2000 ئەو خواستانە وەکو پێویست نەهاتوونەتە دی ئەوە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە و سیستەمی خراپی حکومڕانیە لە بەغدایە کە حالەتێکی ناتەندروست بەڕێوە دەچێت و ئەم خواستانە لە ناحیەی پراکتیزی بە فعلی 100% نەهاتووەتە دی بەڵێ کاک فازیلەوەی مامۆستا کامەران باسی کرد پێویستە چۆن خەڵکی کوردستان هوشیار بێ بەرامبەر بەوەی کە پەرلەمانتارانێک بە تایبەتی ئەوانەی کۆمەڵی ئیسلامی کوردستان توانیویانە لە بەغدا سیاسەتێکی هاوسەنگانە ڕابگرن و هەروەها نوێنەرایەتیکردنی خەڵک بە تایبەتی لەم دواییانەدا لەم چەند ساڵی دواییدا کە موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەندازەیە کەوتنە ژێر سزای چارەکە موچە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە لە بەغداوە مخاتەبەی کۆمەلگای کوردی پێکراوە مخاتەبەی ڕایگشتی عێراقی پێکرا و کوردستانیشی پێکرا پەرلەمانتارەکانی کوردستان ڕۆڵێکی کاریگەریان بینی لە گەیاندنی دەنگی ناڕەزایەتی شەقامی کوردستان و موچەخۆران و فەرمانبەران بۆ بەغدا پێویستە خەڵک چۆن وشیار بێ بەرامبەر بم هەڵوێسە و بەم داکۆکیکردنەی نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام خۆی هەر سەبارەت بە هەر عەقڵیەتی شتێکە پێش لە عەقڵیەتی جەمعی کۆمەڵگە عەقڵیەتی جەمعی زیاتر یعنی من و تۆی تاک
کە خۆمان بیرەکەینەوە ئەگەینە ئەنجامێک بەڵام عقلێکی جەمعی زیاتر شوێنی عاتیفە و سۆز و هەندێ دروشم و ئەو شتانە ئیتر ئەو مێنێتەوە لەو ساحەکی قسەکە کەواتە یعنی کۆمەڵ ئیسلامی خۆی ئەبێ تەوعی ئەو خەڵکە بکە خۆی قسە بکە خۆی ئەو چالاکیانە يعني بخاتەوانە بەر لەوەی کۆمەڵیش خۆی قسەکە خەڵک خۆی ئەبێ بەڵێ بێگومان بێ لە ڕێگەی میدیاکانەوە ڕۆژانەمانە ئەوە بە شێوەیەکی گشتی باسەکەم یان بە شێوەیەکی گشتی خەڵکێک هەیە متەئەسر و ژێر کاریگەری دوو حیزبەکان یان حیزبەکانی تر ئەو بێگومان هەیە هەر بە وراست بۆی ماوەتەوە کە دەنگ بە حیزبێک و لە سەر بە حیزب بڕیاری بەڵێ ئەوە هەیە بڕیاری و هەر گوێ نەگرێ ئەوش هەیە گوێ ئەگرێ بووە مەسەن کە درۆیەکیان دیعاەکی خراپە گوێی بۆ ئەگرێ چکە ڕاهینەکەی تری نازانێ بڵێن ڕاستیەکە نازانێ ئەمێنێت تۆ سەر یعنی هیچ قەزیەیەک کەسە من هیچ قەزەیەک کەڵی قەزەیەکی حەق بەچی سەرەکەوێ بە خاوەن قەزەکە خۆی کە خۆی قسە بکە خۆی داکۆکی لەسەر کە و هەدای حەقی خۆی بەڵێ بەوە بیکە لەبەرەوە ئەوەی کە لەسەر چەند شتێک لەسەر کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی گشتی کە بیکە یەکەمیان ئەوەی کە کردوێتی چارەکەەکانی خۆی ئاشکراکە باسی کەەوە من پێشنیارەکەم بۆ ئەندام پەرلەمانانی داهاتوو لە ئیتر لەوەی عراقش و کوردستانیش ینی کەشف حسابێ بکەن هەموو ساڵێک یان هەر 6 مانگێک کەشف حسابێ بکەن و لە تەلەڤیزیۆن و لە بڵین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە چالاکیەکانیان لەو فترەیە وەگەر کەشف حسابێکیش بە لانەدارایی کەش بێ ئەوە شتێکی زۆر باشتر بێ ینی بڵێن بنەمای شەفافیەت جێبەجێ بکەن هەر 6 مانگجارە راپۆرتی ئیجابەتی ئەوەیە تۆ لە خلالی ئەو 4 ساڵە 8 جار یعنی تۆ بلایکەمەوە 8 جار تۆ خۆت ئەخیتە بەڕووی ئەو خەڵکە ئەڵێ ئەمە بۆ ڕای گشتی چێکی خۆت بەڵێ چێکی خۆم بڵێن کاکە ئەمەم وەرن محاسبەم بکەن لەسەر ئەوە جگەم بەڕای من خەڵک ئەو کە دەنگ ئەیە بەس ئەوە نەیە ئەو ڕۆژە بچێ دەنگ باوەتی بچێتەوە ماڵەوە ئەبێ ئەو ماوەیە یعنی متابعی بکرێن بەڵێ بە تایبەتی بەلایکەمەوە ئەو کەسی کە دەنگی بۆیە متابعی کە چاودێت بێ بزانێت چی کردوەچی نسبێنێ لەم مودێ محاسبەی بکڵێت تۆ ئەوە نەبووی کە من چاوەڕێم ئەکرد ئەوە بکەن ئەنجا ئەندام پەرلەمانەکان ئەوە بکەن شەفافێتی زۆر یعنی بنوێنن ئەمە یەکەم دووەم کۆمەڵی ئیسلامی ینی هەوڵ وایتر ئەوەی کە قسەیەکی ناڕاستە ئەوە بڵامی بڵێ کۆمەڵ ئەوانەی کە لە ڕابردووان نوێنەرەکانی کردویانە وەکو ئینجاز یا وەکو داکۆکی لە خەڵکی کوردستان دیسانەوە لەم هەڵمەتی بانگەشی هەڵبژاردنانە بە خەڵک بڵێ ئەمە نوێنەرەکانی ئێمە بوون ئەم نموزەجیان پێشکەش کردووە ناگەر بە هەر هەمووی ناکرێت تازە ئەوە کە کراکرا ئەبێ بڵێ یعنی بەینەکەمەکوونیەکی سەرجەم چالاکیەکان ئەبێ باسی بەڵام ئەوە پێویستی بە بڵین هەڵمەتێکی ئەلامی زۆر یعنی هەڵمەت بە ئەسلوب بە شێوازە خراپەکەینا هەڵمەتێکی یعنی دیعایەکی ئەلامی زۆر بەهێز و بەردەوام بۆ ئەوەی کە خەڵک بزانێت تۆ زۆر کەس هەیە نازانێ يعني متابعين خو هم كسم وكم من متابعي اشتكان ناكين رنگ منش وكو بيويس متابعي اشتكان وكو دستبجير يا خلكي زياتر او خوان قلم ونخبه يعني قسل سر ام هي كان ولا الرهندي كي فكريه هالسنگان بو ايشو بروجي نوێنەرەکان يعني كنواني سياسيه رانگيكي سطحي يعني سياسات بابا ما ولا رانگيكي سرچيلانه وقسل سر ام دوخبك يعني قسەی تۆ چییە بۆ ئەوەی کە ئەو نووسەر و ڕۆشنبیر و خوێنەوارانەی کە زۆر جار کۆمەڵێک شت بە ناحەق باسەکەن بۆ لیستەکانی تریا بۆ ئەو هێزانەی تر کە شایستەی ئەویان تیانە بۆ لە ماوەی ڕابردووان نوێنەرایەتێکی باشکەن بەڵام تۆ ئەتەوێ پیان بڵیت ئەمە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەرێکی باش بوون وەرن پاڵپشتی لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن بۆ هەڵبژاردنەکانی 12 پێنج بەڵنا زیاتر من لەسەر هەموو یعنی بە تێک ڕای هەڵوێستەکانی کۆمەڵ قسەکەم چونکە من ئەوەی کە ئیشی زیاتر من نێ ئیشی ئەندام پەرلەمانەکە خۆیەتی مەبەستم بۆ نخبە ئەگەر تۆ قسە بکەیت بۆ ڕووناک بیرەکان بەڵام بۆ نخبە ئەوەی کە من زیاتر یعنی من ئاگام لێتی یعنی ئەو کەسێک کە دەنگم پیاوە وەکە وتم الحەمدولله یعنی کەسێک کە دەنگم پیاوە پەشیمان نیم و کە جارێکتریش يعني كدني بيبمو زياتر بلام ما كيشيك ما نوێنەرەکەش پێشتر دەرچووە پەرلەمان وازی بەڵێ نوێنەرەکەش دەریش چووە ناڵم یعنی دایکی زۆر باشیشی هەبووە یعنی مدرسە من یەکی لەوانە مەسەن دراوسێکم لەوانە لێم پرسی بم وتی نازم دەنگ بکەمە وتم ئەوە تا ئەو کات لە بەردەمتایە خۆ هاتووە کات وتم ئەو لە بەردەما من ئەمە وتم ئەی ناسم و یعنی عمرێکم لەگەڵا بردووەتە سەرزان چۆنە چەند چالاکە ئیتر ظاهرە مازم دەنگی پیاوە ئێستا من شەرمەزارم لە بەلای دراوسێکم بڵێ وڵای کاکە داوای لەبوورنەکەمونە چوە بێ اعتیزاری بوو ئەگەر وا اعتیزاری بوو بەس بەداخەوە تۆ باسی نخبە و کردووە ئێمە قسەی ئێمە بۆ نخبە بۆ نخبە نخبە خەڵک چاواشە ئەکا بەداخەوە ئەی بینی پشگیری بۆ لیستێک کەتابی نەقاقەی گەندەڵیە کە نەهامەتیەکانی ئەم کۆمەڵگای ئێمە بەشێکی زۆری هەندێک لە لیستەکان بوونەتە
هۆکاری وەستەمکاریان هێشتوێتەوە بەسەر ئەم کۆمەڵگایەوە لە بەغدانیان توانێت نوێنەرێکی باشی ئێمە بن بەڵام ئێستا دێ پشگیری بۆ ڕاگەینە من ئەمێ تۆش وەکوینێ بزانم خیتابی تۆ چییە بۆ ئەوە خەتابی من ئەوەیە کە ئەوەی من کردوما بیکە ئەسا من وەکو نووسەرێک وەکو نخبەیە من سێرم کردووە لیستێک یان حیزبێک ئەمە هەڵوێستەکانێت و بەڵێ لەگەڵیان سبێنێ ئەگەر هەڵەیەکی ڕخنەی لێگرم بەڵام پێشە ئەوەی من قسەی بۆ ئەەکەم ئەوانە ئەو پاساوی هێنێتەوە یان ئەڵێوانێ ئەن تۆ بە سوور ئەڵێ یعنی من کەوتومەتە مناقەش لەگەڵ هەندێکیانە یاڵن کاکە ئەم حیزبە ئەمەی کردو ئەمەی لەبەر شتێکە مێژوویەک نییە ئەمە دوسێ ساڵانەوە پێشخۆمە مێ باسی سۆمەری و بابلیەکان ناکینەمەوەی وڵاوانیە بەڵام من مسماری ناسام نووسینی مسماری نازانم و یان بە زمانی ئەکەدی نازانم وڵات تۆ باسی چوون بووە ئەمە هەمووی دوسێ ساڵە لە پێش چاومانەیە بەڵام ئەڵەوانیە ئەڵم کاکە ئەڵەوانیە ئەمە دوای ئەوە شەرعێتی بۆنێ هەیشە لەوە خراپتر و کە تو ئەمە لە پێ نییە مەگەر تووشی زەربەیە بێ بەز یعنی ئەڵێ ئەو بێ هەڵوێسی ئەکاتە سەروەری یعنی تۆ بێڵ ئەمە بێ هەڵوێسیە نائکاتە سەروەری و حکمت و ئەوە سیاسەت زانی ماسا کامەران پێویستە نخبەی ئەکادیمی و زانکۆییەکان چۆن پێشوازی و پشگیری لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن بە تایبەتی ئەوانەی کە یعنی کاریان بریتە لە توێژینەوە و بە دوواداچوون و سێرچکردن بە شێوەیەکی بابەتیانەی بێلایەنانەی دوور لە کاریگەری هەربیر و ئایدۆلۆژیاک بەڵام سەیری هەڵوێست و سەیری ئەو بکەرانە ئەکەن کە توانیوانە نوێنەرایەتێکی ڕاستەقینە بکەن پێویستە ئەمانە چۆن پشگیری لەم لیستە بکەن والله من مادام جەنابەت پرسیارەکەت وەکو ئەکادیمیانە کرد منیش هەوڵ دەدەم ئەکادیمیانە جواب بدەمەوە پێم وایە لە دنیادا دەنگدان ینی سیستەمی دەنگدان و پرۆسێ ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات کاتێک کە بەرەو پێش دەچێ با قسمادەم پرسیارەکە شت ڕاستەوخۆ تەوجیه هەبوو نخبەی ڕۆشنبیر و 2000 کۆی کۆمەڵگا تەجاوزی ئەم ئینتیما ئایدۆلۆژیە بکە یعنی بۆ نمونە کارکتەرەکە چەندە کارکتەری گرنگ و چاکە پرۆژەکانی چەندە پرۆژەی باشە ئەمە دەبێتە هۆکاری دەنگدان بیر و بۆ چوون و بیر و باوەڕەکە مۆزوع ئەکشترە چکە دەگونجێ زۆر کارکتەرەیە بیر و باوەڕێکی زۆر ڕێک و پێچویە بێ و حیزبەکەی خاوەنی ئایدۆلۆژیایەکی زۆر باشە بەڵام کارکتەری باشی نیە و پرۆژەی باشی نیە و پێچەوانەوە من واتە سەوڕ دەکەم ئەمڕۆکە کۆمەڵی ئیسلامی و کارکتەرەکانی ئەم قۆناغیان بڕیوە بۆی کە دەنگدەرەکانی تەنها دەنگدەری ئایدۆلۆژی بن یعنی لەبەرەوەی دەنجیان پێ بدەن چونکە با بڵێن دەنگدەرەکان دەنجیان پێ بدەن چونکە مسلمانن چونکە دیندارن وەکو ئەم تێڕوانینە تیۆکراتیکە لە مەساوی کاسۆلیکیدا هەیە دکتۆرێکی هاوڕێم هاتینە سەرخەت دەربارەی میسر ینی دەربارەی هەڵبژارنەکانی ئیخوان گوتی ئێمە کاتی خۆی کە دەنگمان بە ئیخواندا دەنگمان بە ڕێکخراوێکی بە ئەخلاقدا ینی بەبەست ئەوەیە هێشتا ئیخوان نەگەیوە ئەو ڕادەیە کە لە ڕوانگەی دەوڵەتداری و بەڕێوەبردنەوە چەندە کاریگەرە دەنگەکانمان بۆ دەنگدەرێک بۆ دەنگمان بە ڕەوشتی داوە مەستم ئەوەیە کۆمەڵی ئیسلامی پێم وایە لە ئەنجامی چەند جار دووبارە بنەوەی دەنگدا لە هەرێمی کوردستان لەوە تێپەڕیوە کە خەڵک دەنگ تەنها بە کۆمەڵی ئیسلامی بدا لەبەرەوەی ئینتیمای هەیە بۆ دینێکی و دینە سەرچاوی ئەخلاق و سەرچاوی ئادابە ئەم پێم وایە تەجاوزی ئەو مۆزوع ئەشمان کردوەتە سەرڕای ئەوەی کە دەنگ دەدا لەسەر ئەساسی کە ئایدۆلۆژیەتی چیە کە ئیسلام و سەرچاوی ئەخلاق و سەرچاوی عەقیدەیەکی تەندروستە لە هەمان کاتیشدا دەنجی پۆرەدا لەبەرەوەی کارکتەری کارا و چالاکن وەرەوە پرۆژەکانی پرۆژەی باشن و جەریئانەیە و کاری باشی کردو ینی بە دیوێکە جارێککە ئەم کارکتەرانە لە کارکتەرێککە خەڵک دەنجی پێ بدا لە ڕوانگە عەقیدەیەکەوە لە ئێستا بەدواوە و خۆناغەکانی ڕابردو ئەوەی سەلمان کە دەنجی پێدەدا لەبەرەوەی ئەم لیستە ئەم کارکتەرانە ئەم گروپە سیاسیە کە کۆمەڵی ئیسلامیە بۆتە بەشێک لە فەزای گشتی بۆتە بەشێک لە کارکتەری گۆڕانکاری لە کۆمەڵگادا بەبێ گەڕانەوە بۆی کە چۆن بیر دەکاتەوە ئەمە من پێم وایە جارێک کۆمەڵی ئیسلامی دێنێتەوە ڕای گشتی و نخبەی ڕۆشنبیری بیش ئەمڕۆ من واتە سەوڕ ناکەم تەنها ئەوانەی کە ئینتیمایان یان بابرین مولتەزیمن بە دین دەنگ بە کۆمەڵی ئیسلامی دەن پێم وایە ئەمڕۆ قۆناغێک بڕاوە کاک فازیلیش باشتر لەوانەیە شاید حاڵی ئەم حالەتە بێ لەناو نخبەی ڕۆشنبیراندا بەوەی کە وەکو نووسەرێکی بە ئەندازەیەک دوور لە ئینتیما لەوانەیە بۆ ئێمە ئەگەر قسەیە بکەین تەفسیری تری بۆ بکرێ بەڵام من واتە سەوڕ دەکەم نخبەی ڕۆشنبیر لە کوردستاندا خۆناغێکی وشیاری باشی بڕیەوە بۆی کە تەییدی کۆمەڵی ئیسلامی دەکا بەبێ ئەوەی کە هاوڕای ئایدۆلۆژی بێ کە ئەوە سەروەرێکی گەورەیە بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئەمە تۆ گەڕێنیتەوە بۆ سەرەتاکان کە پرسیارم کرد لە سەرەتاوە بۆ ئەو بەها دینیەکە لەم هێزا چانراوەکو بووە بە چۆنەڵی
بۆ بەهێزێکی ئەخلاقی گەورە بۆ گرنگە نووسەرێک کە ئینتیمایەکی ئەلمانی هەبێ دەنگ بە کۆمەڵی ئیسلامی بدا لەسەرەوە ئەساسەی کە کۆمەڵی ئیسلامی کارکتەرێکی سیاسی چالاکە لە بەغدایە کارکتەرێکی سیاسی چالاکە لە هەرێمی کوردستاندا واتە سەوڕ دەکەم کۆمەڵی ئیسلامی ئێستا لەناو نوخبەی ڕۆشنبیری ئەم حالەتەی بڕی بێ واتە خەڵکانێک کە ئینتیمایان بۆ تەسەوڕ و عەقیدەکە بەم تۆخێنیە بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵام کە دەنجی پێدەدەن لەبەرەوەی کارەکتەرەکانی کارایە پێم وایە کۆمەڵی ئیسلامی بە ئەندازەیەکی باش ئەم قۆناغەی بڕیوە و هێواش شێواش لەگەڵ حالەتی وشیاری کۆمەلگادەم پێم وایە کۆمەڵی ئیسلامی دەتوانێت ڕۆڵێکی باش بژێڕێ لە ناو نوخبەی ڕۆشنبیری کوردی بەبێ ئەوەی کە پێمان وا بێزارێ کۆمەڵی ئیسلامی تەنها کورد هەڵهاتووە لە ناو نوخبە ڕۆشنبیرە ئیسلامیەکە واتە تەجاوزی ئەم حالەتەی کردووە کە پێی دەوترێت حالەتی فەزای گشتی ئەوە شەکە یعنی تۆڵی کۆمەڵی ئیسلامی دراوێکی بە بەها و قورسە سلعەیەکی قورسە یعنی پێت وایە یعنی بۆ خۆی ئەم قورسایە و ئەم ئەدەبیاتەی کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵ ئەگەر وەکو قوتابخانەیەک لێی بڕوانین یعنی توانوێتی قوتابی گەلێکی باش پەروەردە بکبی خاتەوە شوێنانەوە من بە ئەمەی پێشووترت بوو هەندێک ورتر و تەوزیحتر کەمەوە یعنی گرنگ نییە پارتی سیاسی تەنها ئەندام و لایەنگرەکان و دۆستەکانی شایدی بۆ بدەن گرنگ ئەوەیە ئەوانەی کە لە ڕووی بیر و باوەڕ و ئایدۆلۆژیاوە لەگەڵی جیاوازن شایدی بۆ بدەن ئەمە زۆر گرنگە بۆ هەموو پارتێکی سیاسی ئەوانەی کە لە دەرەوەی بیرکردنەوە ئایدۆلۆژیایەکەی ئەوە شایدی باشی بۆ بدەن تەسەوڕ دەکەم کۆمەڵی ئیسلامی ئێستایەکە لەو پارتە سیاسیە گرنگانەی کە ئەوانەی لە دەرەوەی ئینتیمای سیاسیە شایدی چالاکبوون و شایدی کاریگەربوون و شایدی با بڵێن جەری و ئازایانەی بۆ ڕدەن ئەمە گرنگە سەبارەت بەوەی کە جیلێک من تەسەوڕ دەکەم جیل بە هەڵوێست دروست دەبێ جیل بە پیشاندانی نمونەی باش دروست دەبێ پێم وایە بەردەوامبوون لەسەر ئەم هەڵوێستانە و بەردەوامبوون لەسەر بەرەمێنانی ئەم کارکتەرە باشانە بۆ ناو پەرلەمان و دامەزراوەکانی حکوومەت بەغدا یاخود هەرێمی کوردستان 2000 هێواش شێوار جیلێک بۆ کۆمەڵی ئیسلامی دروست دەبێ تاوەکو بتوانێ بەردەوام بێ واتە دەیمومەیەکەوێت کە بەردەوامی کۆمەڵی ئیسلامی جیل پێشکەش بکە بۆ خزمەتی کۆمەلگا شادیشمان ئەوەی لە ڕابردوو داوانی کە لە پەرلەماندا بوون و ڕۆڵی باشیانە بوون لە دامەزراوەکانی حکوومەتدا بوون بەراورد لەگەڵ ئەمانەی ئێستا لەوانەیە بەشێکیان لە ناوە زۆر دیارەکان نەبوون کە ئێستا کاریگەرن ئەمە یعنی جیاوازی ئەمانی کە ئێستا کارکتەرن لەگەڵ 2005 ئەگەر بەراوردی بکەین بۆ ماوە کورتە دەبینین کۆمەڵە کارکتەری تازە هاتوونەتە کایەوە کە ڕۆڵ دەبینن کە لەو کاتەدا لە کاریگەرە دیارەکان نەبوون و ئەمە نیشانەوەیە کە چاوەڕوان دەکرێت لە ساڵانی ئایندەش کۆمەڵە کارکتەری باش کە ئێستا لە لای ئێمەدا دیار نین و بتوانن ڕۆڵی باش بژێڕن بۆ کۆمەڵی ئیسلامی وەروها بۆ کۆمەلگای کوردستان ماوەسە کامەران کاک فازیل پێویستە ئیسلام خوازانی کوردستان چۆن پێشوازی لە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن لەوانەیە زۆرجار ڕوبەڕی ئەو پرسیارە بێتەوە هێزە سیاسیە بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان تا ڕادەیەک یعنی لەوانەیە بۆ منە لیستێکە دروست کرابەیە هەبێ بەنایەوە کە مسلمانان کۆ بکاتەوە لە دەرەوەی ئەو لیسێ پێویستە کۆمەڵ چۆن خیتاب بۆ مخاتەبەی ئەو کۆمەلگایە بکا کە ئەم لیستەی پێویستە ئیسلام خوازانی کوردستان پێشوازی لێ بکەن و هەمان ئەو هەڵوێستەی کە لە ڕابردووە هەیە بۆ هەر ئێستاشەیەت حەزەکەم ئەوە بینم خەیتۆ بەس لە تعقیب لەسەر مامۆستا کامران کە باسی کرد باسی نخبە خەی یان غەیری ئیسلامیەکان یعنی شتێکەوە ئەتوان داتام لە بەردەست نییە یەک دوشتی کەم نەبێ بەڵام وەکو هەستێکە هەستم کردو یعنی کۆمەڵی ئیسلامی لەم فترەیە کە هەڵوێستی بەو جۆرە بووە کە لەگەڵ لە خەڵکەوە نزیک بوو ئەو کاتە حاجزێکی ئەوە بڵێم لە ژمارەی کورسیش گرنگترە ئەوەی لە جۆلە ئیش لەسەر کۆمەڵگەی حاجزێکی نەفسی لە بینی ئەوان لەگەڵ ئیسلامیەکانە حاجزێکە یان نەماوە یان بچوک بۆتەوە ئەو کات ئەو ساڵمان حاجزێکی ئیسلامی بینی خەڵک غەیری ئیسلامی و جارێ هەت خەڵکە نوێژکەرەکەش کە دوورە لە حاڵەتە ئیسلامی لەگەڵ حیزبێکی ئیسلامی بەتابەتی حیزبێک و کۆمەڵکەینە کە خەلفێتێکی بڵێن چەکداریشی هەبووە و حەزەکەین تاخۆمان زانین سەروسی ماڵێکە لە تۆزە ڕیشێکی زیاتری هەیەوینە ئەوان کۆمەڵی ئیسلامیە حاجزێکی نەفسی دروست بوو لە بینیانە ئێستا هەست دەکەم ئەو حاجزە نەفسیە نەمەسا ئەو خەڵکە کۆمەڵی ئیسلام بۆ هەڵوێستەوە بۆی ئەڵم سیاستە بێ ئەخلاقی بێ یعنی تۆ ئەو هەڵوێستە ئەخلاقە بۆ سیاستە ئەخلاقیە ئەو حاجزە نەما ئەو کەسە هەست ناکە ئەو کۆمەڵی ئیسلامی نامۆیە پێی هەسەکان زیکە لێوەی ئەو حاجزەی شکانۆ ئێستا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ خەڵکە وە کوشتێکی نامۆ تەباشای ناکە ئەمە ئەو جەهان هەمان شت بۆ بڵین جەماهیر مسلمانەکە ئەوەی کە نزیکترە پێویستە چۆن ئیسلام خوازان ئەوە بەڵێ ئەوەش لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی بکەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق
بەڵێ ئەو هەر ئەوەیە کە بۆ عمومی خەڵک باسێکرد هەر بۆ ئیسلام خۆ ئیسلام خوازەکان و ئەوەی کە نزیکە لە حاڵەتە ئیسلامیەکە خۆ بە دەرنێ لە کۆمەڵگەکە ئەوەی کە کۆمەڵگەکە ئەوێ خۆشی هەر ئەوەی ئەوێ ئەوە بەعکسەوە ئەوەی کە نزیکە لە دینەوە ئەوە زیاتر پێویستی بە حزبێکی سیاسی ڕازگۆ بێ حزبێکی ینی هەڵوێستی بەهێزی هەبێ حزبێ بێ بە ستەمکار ڕازگۆیەتی بکاتە سەنتەر بەڵێ ئەوەی ئەخردکە من ئەگەر من کەسێ بەخۆم بە ئیسلام خواز بزانم و بەڵام بزانم ئەمە کاکەمە یەکێ جارێ درۆیکرد دوو جار درۆیکرد فێڵێکی لێکرد دوو فێڵی لێکم هێشتا بن ئەوم لە ژێر ناوێکەوە نایکەوە گوڵم بیسکەدار کەواتە من هەر خۆمم ئامادە بسبێنە نیە لە ژێر هینەکە بە ناوی چەسپاندنی شریعەتەوە بۆ نمونە قبوڵی داعشکم بۆ ناوی یعنی هەر شتێکی عینێکی ئیسلا دروشمێکی ئیسلامی قبوڵی لە داعش خراپتر بم کە ئەبێ واز لە ئەو خەڵک بە عەقڵ سیرکە نەک بە چاو سیرکە سەیری دروشم نەکە گوێ لە دروشم نەگرێ سێری کردارەکان بکە ئەوە هەیە من وەکو کەسێکی ئەگەر من ساگەر من بڵێن تا ئیسا بڵێن بڕیاریشم ناوێدەم بۆ کێ بە سێرەکەم کێ ڕازگۆیە من ئامادە نیم لە ژێر هەچ ناوێکە چەندێک ناوێکی گەورە بێ دەنگ بۆ کەسێ بم کە بینیمە وەختی خۆی بینیمە کە کابراایکی ڕازگۆنی درۆیەکی لەگەڵ کە خۆم کردووە بۆ نمونە بەڵێنێکی یاوە دوای لە بەڵێنەکەی پەشیمان بووەوە کە وتوێنە بۆ پەشیمان بوویتەوە وتێت لەبەر فلان و فلانشت کەوانیە کەەوە یعنی پاساونی ئەسڵەن کاتە من هەر یعنی نییە 24 ساعت باسی ئیسلامم بۆ بکە وتارم بۆبانیە من لای من هیچ شتێک نییە چونکە کردارەوە جا حەکەوەک وتم کە خەڵکە جەمارە موسڵمانەکە بە سێری کردارەکان کە نەک سەیری دروشم و ناو ئەو شتان بکە بەڵام ماوەسا کامەران ئەو هەمان پرسیار بۆ بەڕێزیشت پێویستە ئیسلام خوازانی کوردستان چۆن پشگیری لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆی بە دڵنیاییەوە ئەمڕۆ کاگەر بێت و ینی تەسەوەر دەکەم تا ئەندازەیەک ئەمە ئەو دەبەشکاریەمان تێپەڕاندووە ئەمە ڕەوتی ئیسلامی ئەمە ڕەوتی عەلمانی لە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵ هەمان کاتیشدا ئێمە لە ئاستی نخبەی ڕۆشنبیری لە ئاستی نخبەی سیاسی تاکو ئێستا شێوازی ئەم دابەشکاریە ماوە بەتەکید لە ناو کۆمەڵگای ئێمەدا ئەوەی کە پێی دەوترێ بزاوی ئیسلامیە بزاوی ئیسلامخوازی لە هەرێمی کوردستاندا دەگەڕێ بە دوو ئەو کارکتەرە سیاسیە کاریگەرەی کە لە ناو ڕەوتی ئیسلامی کاریگەریەکەی باشە و ئەدایەکی چاچی هەیە ئەمە گرینگە بۆیە وا دەبینم ئەمڕۆکە لە هەرێمی کوردستاندا لە ناو ئەوەی پێدورە بزاوی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی قۆناغێکی باشی بڕیوە لە بابرین لە کەسایەتی قۆناغێکی باشی بڕیوە لە متمانە ینی بە دیوێچکە بۆ باسکەم ینی کۆمەڵی ئیسلامی نەک لە ڕوانگەی باورتر بینەوە لەوانەیە بەشێک لە پارتەکان بەشێک لە لیستەکان تەنها ئەندامانی خۆیان مەدحیان بکەن تەنها ئەندامانی خۆیان بە باڵایاندا هەڵبدەن بەڵام ئەمڕۆ دەبینین کۆمەڵی ئیسلامی بەشێکی باش لە ڕەوتی ئیسلام خوازی لە هەرێمی کوردستاندا کە ئەندامی حزبەکەی نیە و مەدحی دەکا و ئەمە تەجاوزی کردووە بەوەی کە بەشێک کە لەسەر ڕەوتی ئیسلامی و ئیسلام خوازیش حساب نییە مەدحی دەکا ئەمە بەڵام پێ دوانی یعنی ئەم مەدحاگەر نەبێ بە دەنگێک و سەنگ و قورسایە بۆ هێزە جێگە ئەگرێت ئەم مەدحا ئێمە دەبێ ئاگاداری ئەو بابەتە بین لێر و لێ ئەو قسەیە دەگوترێت دەرە مەرزنی هەرچی مەدحی کۆمەڵی ئیسلامی کردبێت دەنگی پێ بدا کەواتەوە بەهایەخی نییە من وای نابینم چونکە هەموو مەدحێک 2000 دەبێتە پشتیوانیەک و ڕایەکی گشتی بۆ ئەو هێزە سیاسیە و ئەگەر ئەم جارەش دەنگدەری نەبێ ینی لەوانەیە بۆ جاری تر کە بۆ خۆی کاندیدێک و ڕەوتێکی تری هەڵبژاردووە لەوانەیە بە شەکتای بۆ هۆکاری کە مامۆستا فازیل باسی کرد ینی هەندێک کەس قەراری داوە مەدحی هێزەی چکە بکە بەڵام لە لاخی خۆیەوە قەراری داوە دەنگ بە فڵان هێز بدا هەنی هێشتا ئینتیما لە هەرێمی کوردستاندا لە شێوازە تەقلیدەکەی تێنە پەڕاندەوەتە و هێزەی کە لەکردن زۆر باشە دەنگی پێ بدەیت ئێمە بۆ خۆمان با بڵێن لە هەرێمی کوردستاندا ئەم جۆرە عەقڵیەتەمان هەیە بۆیە ئەمە قۆناغێکی باشە واتە تۆ کۆمەڵی ئیسلامی تەنها مەدحکردنەکەی نەوەستاوە سەر ئەندامەکانی لە دەرەوەی خۆی مەدحی دەکەن دوو ئەم خاڵش گرینگە ئەم خاڵش زۆر گرنگە ینی بۆ ئێمە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی زۆر مەدحی هێزێکی سیاسیمان کردووە بەڵام دەنگدەریشی نەبووین بەڵام لە هەمان کاتیشدا سەربەرز بووین بە ئەدایەکەی بۆیە ئەمە هەم وشیاری تاکی کۆمەڵگەی ئێمە دەگەیەنێ وشیاری نخبەی ڕۆشنبیری ئێمە دەگەیەنێ کە وای لێ هاتووە مەدحی هێزێک دەکا کە ئینتیماشی بۆ نیە و هەم گەورەی و بەهێزی کۆمەڵی ئیسلامی دەگەیەنێ کە مەدحەکەی کارەباشەکانی تەجاوزی دۆستان و ئەندامان و دەنگدەرانی کردووە من ماوەی بەرنامەکەم بەرەو تەواو ناچێمەوێت دو قسەتەوە لێوەربگرم چیت هەیە بۆ خەڵکی کوردستان ئەمەوێ سەیری ئەو کامێرەیە بکەیت و بە خەڵکی کوردستان بڵێ چۆن پشتیوانی لە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان بکە
والله من پێم وایە نێرانی عێراق والله من پێم وایە ئەمەی کە لە ڕابردوودا ڕووی داوە هەموو ئەم فراکسیۆن و هێزانەی کە بەشدار بوون لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی بەغدای بە تایبەتی ئەم 5 هێزە پێم وایە پێویست بە مەدەح ناکە هەموو خەڵکی کوردستان دەزانن کۆمەڵی ئیسلامی لە ڕابردوودا ڕۆڵێکی کاریگەری هەبووە و ئەو هێزە تاقیکراوەیە پێویست ناکە زارێک کە پێ دوای بێت ئەم زارەش ئێمە تاقی بکەنەوە پێم ئەو هێزە تاقیکراوەیە ئەگەر ئەم زارەش متمانەی پێ بدەنەوە نەک لەسەر هەمان ڕێڕە و دەڕوە بگرە پەرەی پێدەدا و بەهێزتر و وەدەتوانێت بە کاریگەرتر بێ لەبەرەوەی پێم وایە لە دوای ئەم هەڵبژاردنانەوە معادلەی سیاسی لە عێراقدا دەگۆڕێ و دەرفەتی باشتر بۆ کۆمەڵی ئیسلامی دەگۆڕێ کە دێتە کایەوە کە بتوانێت ڕۆڵێکی کاریگەر و باشتر لەوەی ڕابردووشدا بژێڕێت ئەمەوێت داوا لە دۆست و لە قوتابیەکانت لە زانکۆ لە پەیمانگا بکەیت دەنگ بدەن بە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی کوردستان وڵی بەتەکیت هەر کەسێک کە دەنگ بە لیستێک دەدا و دەنگدەری لیستێکە و ڕۆژانە بانگە شەکەری لیستێکە بە دڵنیاییەوە داکۆچیکاریەتی و هەموو ئەوانش کە سیقا بە بەندە دەکەن لێرەوە داوایان لێ دەکەم کە دەنگ بە ئەم لیستە بدەن و هەر کاتێک کە گلەیان لە ئەدای ئەم لیستە و ئەدەیان لە کارکتەرەکانی هەبووە بەتەکیت ئێمە دەچینە ژێرباری ئەو ئۆباڵەوە. کاک فازی دو قسەی تۆش چی بە خەڵکی کوردستان ئەڵێی پشتیوانی لەو لیستەی کە خۆت ئەڵێی کۆمەڵی ئیسلامی هێزێکی سیاسی ڕازگۆیە دەنگی پێ بدەن و پشتیوانی بکەن بۆ ئەم جارە بۆ ئەوی نوێنەری ڕازگۆیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بێگە سەیری ئەو کامێرێن بۆ بکەیت و بە بینەران بڵێ ناروە قسە گشتیەکەیە کە یعنی خوا عقلی بە مرۆڤ بەخشیوە تر پێویست ناکە خۆی لە هەندێک ڕاستی بدزێتەوە خۆتان ئەبینن یعنی کێ خاون هەڵوێست بۆ کێ ڕازگۆ بووە ئیتر ئەوە جا یەکەم شجار پێش هەموو شتێک گوێ بۆ کەسم مەگرن کاڵێ مەچوو بۆ دەنگان دەنگی تۆ قیمەتی نیان شتێکی تر نییە چکە تۆ ئەڕۆی تۆ کە ئەڵەی ناڕۆم لە باشی خۆتە کاڵی ئەڕۆم بەڵام ئەکیید بە کە باشێک ناڕوە بە مقابلەوە خراپێک ئەڕوە یان با بڵێن خەڵەتاوێک ئەڕوە لەبەر ئەوە ئەبێ بڕۆیت و دەنگ بێ ئەوە یەکەم دووەمیشیان خۆت ئەبینیت و خۆت ینی خۆ عقلێکی پێبەخشیوی ئەزانانی ئیتر بە قسە و بۆ شتانە زۆر با ئەو دەنگە ئەو هەڵبژارنە بێتە وەکو ڕاهێنانێکی عقلی با بڵین باشە عقلی بۆ ئەوەی کە چۆن ڕاست و غەڵەت جاکەیتەوە انشاءڵڵا مەشنا ناخینە حق خوێنەرێکی باشتێ لە نووسینەکانەمێ تۆش بە خوێنەرەکانت بڵی پشتیوانی لە لیستی سەوچواری کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن وەکو دو قسە ئاخە تۆ پەلەو لێکردوم لەو بەردامێکگەنەمە بابەتێکەوە بۆ هەر بەوە بدەنگ بۆ کۆمەڵی ئیسلامی بەڵام بە مەرج تا ئیستا بەو شێوە هێناوێتی ئەو مەرجەم لەگەڵایەتی سبێنشەگەر لەسەر ئەوە ڕۆی هەر دەنگیشی بووە ئەگەر بەردەوام نەبوو ئەتوانێت بە محاسینیشی کەن و چاودێریشی کەن و ینی محاسبەکشی کەن تەنانەت دەنگێرێکی چالاک بن. بەڵێ زۆر سپاس بۆ کاک فازڵ قەلەداغی نووسەر مامۆستا کامەران بابان زادە مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی سەوچواری لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ ئامادەبوونتان جارێکتر لەم ستۆدیۆیە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەرنامەی ستۆدیۆی سەوچوار تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بە هیوای سەرکەوتنی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕۆژی 12 پێنجدا سپاس بۆ ئێوەش.